لە ئیسکان بووم هاتمەوە سعات چواری بەیانی پاقلاوە مەفرۆژ لەیانە سێری کامیرەکەم کرد ماتۆرەکە لەبەر دەرگانەماوە کامیرەکەم گەڕانەوە سێرەکەم یەکێ خەریکێتی ماڵی ئاوا بێویش ڕایە کێشاوەی برد أنا من لوي دخوشترم كوديتيوا أو تسند الخوشة من أون زياتر موضوع كيما وشي ومسألة ناد وشي دري ما توركي ورد قرينيو أما دري ما توركي دينو ما توركش ما نداوا سەرکەوتوو بن زۆ مەمنونی جەنابتان خاوەنی ماتۆڕە دزراوەکە دۆزرایەوە بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت من کەیفی حەسەنەرکی شەوی ڕابردوو لە راپۆرتێکدا پێم گوتن کە گەنجێکی شاری هەولێر دوو ماتۆڕی دزراوی دۆزیوەتەوە و چیرۆکەکەی لە پایتەخت میدیاوە بۆ ئێوە گوت و 12 کاتژمێری پێنەچوو خاوەنی یەکێک لە ماتۆڕەکان دۆزرایەوە کە کار و کەسابەتی ڕۆژانەیان بەو ماتۆڕەوەیە دەچمە لای خاوەنی ماتۆڕەکە و دەچمە لای کاک محەممەد کە ماتۆڕەکەی دۆزیوەتەوە سڵاوتان لێبێ کاک محەممەد سەرەتا دێمە لای جەنابەت 12 کاتژمێری پێنەچووە ماتۆڕەکە خاوەنەکەی دۆزرایەوە تا چەند دڵخۆشی پێشەشی دووبارە بە خێراتتان دەکەمەوە بەڕاستی من لە کابرای دڵخۆشترم چکە هەفتەك دەبی دەکەنەوە ماتۆڕان بانگەواز دەکەم کەسێک نەبوو باش بوو لە ڕێی کەناڵەکەتانەوە 12 کاتژمێرە شتێکها بوو ساحیبەکەیمان دۆزیەوە و لەخوای گەورە بە زیادبێ و خێرەشمان کردو دەدەین تەسمیری دەست کابرای دەکەینەوە ئەگەر بیت ئێرە ئەم ماتۆڕە ماوەی چەندە ئێوە کار و کەسابەتی پێ دەکەن ئەوە هەش ڕۆژ ئێمە ماتۆڕەمان کڕی بوو هێنام پاقلاوەشتم پێبر بۆ ئیسکان و پاقلاوم پێفرۆشتۆمانە بۆ ماوەیەشی کەم لێم دزرا کەسابەت پێ دەکەن کەسابەتم پێوەکردشتم پێفرۆ پاقلاوەشتم پێفرۆشت سینی و مینی بەتاڵم پێنایەوە هێشتا پارەی ماتۆڕەکە بە تاوەتی نەماوە هێشتا گەشتە سێر ئەوە 150 دلارشی هێشتا نقصان بووکە ئینم کردبوو یوڵی کاکە ماتۆڕەکەش کاک محەممەدجان لەخوا بە زیابێت کە لە این وڵاوی کرد لە قەناڵی جەنابتەوە خۆش ئەوراقەکەی بەڵێ ئەوەی ئەوراقی ماتۆڕەکەیکە کڕیوە هەموو شتێکی ڕسمیە و ئەو شوی کە ماتۆڕەکە دزرا چۆن بۆ گەر بۆمانی بگێڕیتەوە وڵی قوربان لە ئیسکان بووم هاتمەوە سعات چواری بەیانی پاقلاوە مەفرۆژ لەیانە کە هاتم ڕامگە چوومە ماڵەوە حەمامێ بکەم بۆ خۆم سەری خۆم شۆمانە هاتمە دەرەوە سێری کامیرەکەم کرد ماتۆڕەکە لەبەر دەرگانەماوە کە کاتی سێمنمەوە بۆ ئەمزانیم ناڵەکان بریانتە لایەک و دایان ناومانە کامیرەکەم گەڕانەوە سێرەکەم یەکێ خەریکێتی ماڵی ئاوا بێویش ڕایە کێشاوەی برد بە دوایدا گەڕاوی بە دوایە زۆر گەڕام هەتا چوومە مکافحەی 100 مەتری ئەوەیەوێ شکایەتشم کردووەمانە لە دوای راپۆرتەکەی پایتەخت بینیت کە بەڵێ قوربان قەناڵی جەنابتانەوە زۆر مەمنونی جەنابتان زۆر مەمنونی کاک محەممەدم شێری پێنجی حەسارۆک تێگەشتی هەموو کەسی ئەوە ناکات چکە و نوعیشانە تۆزی خەتەریاتی تایە ئێمە زۆر سپاسی کاک محەممەد دەکەین جەنابتان زۆر سپاسی جەنابتانەکەین بە ڕێز و بەحترامەوە تەسیم تاکردینەوە زۆر دڵخۆشم ماڵتان ناوا بێت زۆر سپاسدانەکەم سپامێکت بۆ پایتەخت میدیا هەیە کە هێشتان 12 کاتژمێری بەسەر نەچووە جەنابەت خاوەنی ماتۆڕەکە لە ڕێگەی پایتەختەوە بینیت و هاتی ماتۆڕەکە هەر سەرکەوتوو بن زۆر مەمنونی جەنابتانم ئارە وڵی کاک محەممەد کۆتا پەیامەت چییە؟ طبعا من لوي دخوشترم كوديتيوا أو تسند الخوشة من أون زياتر باو ماشي موضوع كيما وشي ومسألة ناد وشي دري ما توركي ورد قرينيو أما دري ما توركي دينو ما توركش ما نداوا موضوع كيما وهالي ناد ما توركي ما نداوا لأخوي بزياد دستنجوش خوش بزوز وسباس عندك كين مالتان آوا بيتن براسي سلمانتان يعني بدوا ساعتي ساعة بكيف يا أبو زور سپاس و ئینشاءالله ماملوخمانیش کار و کەسابەتی ڕۆژانان پێ دەکەن ئێمە کارمانەوەی کە دەنگی خەڵک بگەێنین و ئەمەش ئەنجامەکەیەتی دەستان خۆش بیسا سەرکەوتوو بوون پەیامەت شمێلە بۆ دزەکەی پێدەرم ئەو مامەیە بەو تەمەەی بەو ڕژێنە سپی کاسبی بۆ ماتۆڕی دەکات شەمت بەخۆبی ئەت بێ ماتۆڕی بێ کاسپێش بکەی وەچیویتە پێ دەکرێت قابلەوە چوی پێ نەکرێت پەیامت بۆ دزەکە چییە؟ واللهی هەر ماڵی ئاوا بێ سەرکەوتوو بێت چی بلم داوام بێ لە سەری شەکەی کورە ئەوە ژیان ناخت خوا چی پێ بڵێم وڵی نازام چی پێم نازانم دوعا لە کەس بکەم یعنی نازانم بەخوای هەر سەرکەوتوو بێ کاکە چی خوا هیدایەتی بە خوۆش ڕێ خێر بێنێتە ڕێ و هەرەوە نەزیاتر لاشی لە دشت تۆمار ناکەیت نانا هیچ شتێک گەردنی ئازابێت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە دەبینەمە یەکێک لەو ماتۆڕانە بوو کە دوو ماتۆڕ بوون ئەوە
وەکو ماملوقمان گوتی کە بۆ ماوەی 8 ڕۆژە کڕیوێتی بۆ ئەوەی کار و کەسابەتی ڕۆژانەی پێ بکە بەڵام کە دەگەڕێتەوە دەبینێت کە ماتۆڕەکەی دزراوە دوای لە کامێرای چاودێریەوە دەیبینێت کە ماتۆڕەکەی دەدزرێ زۆر بە دوایدا دەگەڕێ بەڵام دوای ئەوەی کە شەوی ڕابردوو لە پایتەخت میدیا راپۆرتەکە دەبینێ دواتر دێت و ئەمڕۆژ ماتۆڕەکەی خۆی لە کاک محەممەد وەردەگرێت.